یازدەی دەویست لە دەرکەیدا شەو سیارەی بیێمە پێبوو لەوێن دەڕاوەستا بە خۆی لاوەیدا گوتم فەرموو کاکە خێر شتەیە گوتیارێ وەڵا شمەیە کوڕەکەت شکاندیتەوە سەر مندارێکی 5 ساڵیم شکاندی ئەمنیش گوتم کاکە عەفوی بکە داوای لێبوردن دێ دەکەم ئەوە دیارە لە دەستیەوە بووە لۆ ڕوومەتی چوو ماچم کردەوە گوتی ناخواوە کا کوڕەکە لەکوێیە ئەوە نەبی ئەمیش گوت گازیکە نەبیش لە ژۆرێ بوو گوتم نەبی وەرە تویان دەبێت دەبی نەتێرم لەسەر ئەو دنیاە ئەمیش گوتم کاکە دەبڕ خوافیزت بی دێسا ماچم کردووەوە بوو وەمزانی دەڕواتن نەبی کوڕشم لەوێن دەڕاوەستا بوو ئەو ڕۆی چوو سیارەی دەماچەکەی سوار کردبوو ڕاستن بەبێ ئەوەی ئەمن و داچی ڕاوەستا بوون ڕاستن چارگو لەی داوێ نەمزانی وەمزانین و ئەوەیە ئەوایە داوێ ڕاستن بە نەبی دەکەوی نەبی دەکەوی چی نەبی دەکەوی و ڕاستن بە سیارەی یانی وەخت بوو وەریش گەڕێ بە دووی کەتم بە بەردووەوەی نەیگەیشتمێ ڕۆی ئەنکەش داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم و نێرەکە نێچیر و قوبات و ئەو حیزبانە کە